ئاڵۆزیەکان لە کۆبوونەوەکەی کۆمیتەی پەیوەندی دەرەوەیەکانی سینات زۆر بوون لە کاتێکدا یەکێک لە سیناتۆرە کۆماریەکان بەهۆی مەڕاستیمێکی بە خاکسپاردنەوە ئامادە نەبوو و پاشگەزبوونەوەی سیناتۆری کۆماری ڕاند پاوڵ لە دوایین ساتەکاندا. سەرۆکی کۆمیتەی پەیوەندی دەرەوەیەکانی سینات باب کرۆکەر داوای لە کۆمیتەکە کرد مایک پامپێۆ پەسەند بکەن گوتی نزیکی ئەو لە سەرۆک داناڵد ترامپەوە دەشێت پشتی پێ ببەسترێت. پەیوەندیەکی زۆر باشیە لەگە سەرۆک بە جۆرێکە جیاوازە لەگە سێوەزیری پێشووی دەرەوەی ئەمریکادا کە هەمان بوون. سیناتۆری دیموکرات باب منەندز ڕوونی کردەوە بۆچی خۆی و دیموکراتەکانی تر لە پانێڵەکە دژی بربژارەتی پامپێۆن. من بە تایبەتی نیگەرانم لە لێدوانەکانی ئەم دوایانەی لەمەڕ گۆڕینی ڕژێم لە ئێران و کۆریای باکوور. پاش نەمانی بربەستە لۆجیکەکان کۆمیتەکە توانی ناردنی بربژارەتی پامپێۆ بۆ دەنگدانی تەواوی سینات پەسەند بکات. بەر لە دەنگدانەکە گوتەبێژی کۆشکی سپی سارە حەکەبی ساندەرز گوتی مایک پامپێۆ زۆر کەسێکی لێوەشاوەیە و سەرکێشێکی زۆر گەورە دەبێت ئەگەر بربژارێتەکەی دەست بەجێ پەسەند نەکرێت. پێم وابێت دەبێت گەڕیتەوە بۆ ڕابردوو بە تایبەتی بۆ پەسەندکردنی وەزیرەکانی دەرەوە و دەنگی هەردوولا. جۆن کێری بە 94 بەرامبەر 3 پەسەند کرا. هەلەری کلینتن بە 94 بەرامبەر 2 پەسەند کراو. کۆندۆلیزە ڕایس بە 85 بەرامبەر 13 و کۆڵم پاوەڵ بە تکرایی دەنگ. چاوەڕوان دەکرێت پامپێۆ هەتا ڕۆژی پێنجشەممە وەکو وەزیری نوێی دەرەوە لەلایەن سینات پەسەند بکرێت.